بیهێنەرە بەرچاوی خۆت خاوەنی بەهێزترین ئابووری جیهان قەرزاری ڕکابەرەکەی بێ لە جەنگی بازرگانیدا بە بڕی زیاتر لە تریلیۆنێک دۆلار. دەزانیت مەبەسمان چ دوو دەوڵەتێکە؟ بەلای خەڵکەوە شتێکی زانراوە کەوا ئەمریکا خاوەنی بەهێزترین ئابووریە لە جیهاندا بە بڕەداهاتێک کە بەرزترینە لە جیهاندا کە 21 تریلیۆن دۆلار بوو لە ساڵی 2020دا. لە پلەی دووەمدا ڕکابەرە سەرسەختەکەی دێ کە چینە بە بڕی 15 تریلیۆن دۆلار. بەڵام خاوەنی بەهێزترین ئابووری جیهان خاوەنی شاخێک لە قەرزی حکومیە. لە مانگی نیسانی ساڵی 2021 قەبارەی قەرزە کەڵەکەبووەکانی سەر ئەمریکا گەیشتە 24.5 تریلیۆن دۆلار. ئەوەی جێگەی سەرسوڕمانە چینی ڕکابەری بەهێزی ئەمریکا قەرزی لە لای ئەمریکا هەیە. ڕێژەی لە سەدا 4.5 قەرزەکانی ئەمریکا بەدەستی چینەوەیە. بەڵام ئەمە چۆن ڕوویدا؟ با درێژایی 2 دەی ڕابردوو ئەمریکا تووشی تەنگەژەی زۆر بوویەوە لە بەدەستێنانی داهاتی زیاتردا. زۆر بە سادەیی هۆکاری ئەمە بریتی بوو لەوەی خەرجیەکانی ئەمریکا زۆرتر بوون لە داهاتەکەی. بۆ ڕێگەگرتن لە کورتێنانی بودجە حکوومەت دەبوو پەنا بۆ 3 ڕێگا ببە کە بریتی بوون لە: یەکەم، زیادکردنی باج لەسەر هاوڵاتیان; دووەم، کەمکردنەوەی خەرجیەکانی حکوومەت کە ئەم ڕێگایە زۆر قورس بوو. هەر بۆیە پەنایان بۆ ڕێگای سێیەم برد کە بریتی بوو لە قەرز. ئەم بژاردەیە هەم خێرایە هەم کەمتر دەکەوێت لەسەر حکوومەت. بۆچی؟ لە بەرخواستێکی زۆر لەسەر گرێبەستەکانی حکوومەت لە دەرەوە و ناوەوەی وڵات. ئەمریکا نزیکەی 7.55 تریلیۆن دۆلار قەرزاری دەوڵەتانە. لەو بڕا لە سەدا 30 قەرزی وڵاتانی دەرەکیە و لە سەدا 70 قەرزی ناوخۆییە. لەو دەوڵەتانەی کە قەرزیان داوە بە ئەمریکا چین پلەی یەکەمی گرتووە کە زیاتر لە 1 تریلیۆن دۆلاری لای ئەمریکا هەیە کە لە ڕێگای کڕینی ئەو گرێبەستانەوە لە ساڵی 2000ەوە دەستی بەم کارە کردووە. ئەگەر بێت و چین بڕیاری فرۆشتنی ئەو گرێبەستانە بدا، ئەوە بازاڕی بۆرسەی ئەمریکا بە تەواوی تێک دەدات. لەبەر ئەم هۆکارەیە کە ئەمریکا حسابێکی جددی بۆ چین دەکات لە ڕووی بازرگانیەوە. بەڵام چینیش ڕەنگە نەتوانێت ئەم کارە وەک دژایەتی بەکاربێنێ لەبەر ئەوەی کاریگەریەکی خراپ دەکاتە سەر دراوەکەی. هەروەها 1 لەسەر 5 تەواوی هەناردەی چین لەلایەن ئەمریکاوەیە. ئادەی تۆ پێمان بڵێ چین لە داهاتوودا لە دژی ئەمریکا و گرێبەستانە دەفرۆشێت بۆ ئەوەی بازاڕی بۆرسەی ئەمریکا تێک بدات؟